ئەمە چییە بینم؟ ئەک بەیانی و باش یاخوا بەخێر هەستی لە خەو؟ هەڵێمەوە خەو نییە؟ بەیانی چوومە حەدیقەکە ئەم گوڵە جوانم لێ کردەوە بە حاڵ هەتاو لێ یابوو پێشکەش بە گوڵ. هەڵێم هیچ بەرسەری نەکەوتووە؟ دا بابا نا مجرد ئەوەیە خۆشمەوێت و نابێ یعنی ئەم شتانە بۆ حازرکەم شووتی بۆ شیرینترین ئافرەت هەنگوین بۆ عەسەلەکەی خۆم ئەها پرتەقاڵ تەرتیبات ئاوی سەرد. نازانم چی لە چاوەکانی خۆما بینم نازانم. هیچ نابینی مجرد مێردەکە دەبینی پیاوەکە دەبینی بابە تۆ چەند ساڵە خزمەتی منەکەی نابێ منی تۆزێ خزمەتێکەم؟ نازانم ئەمە نابینم خۆ چۆر نیم بەڵام چی بەرسەرێ کەوتووە؟ هیچ بەسەرم نەکەوتووە بێقەزاویت خۆشەویستیم عینە سوراحیە کە حالیان پڕ بۆ لێ ڕژێ بە دەرلنگی بیجامەکەما چۆتە خوارەوە ئەها گۆرەکانی فینتەڕ کردو ئەمە نەم خۆشەوی یەک چای جوان بۆ ژنە شیرینەکەی خۆم تێکەم با زۆر خەز نەبێ بۆی کەوە دایمە تەندروست بیت گوڵی من ڕۆحی من هەناسەی من شتێ بەرسەرێ کەوتووە ئەک جۆرایی شەیتان دایەت هێلکەم ڕۆنم بۆ نەکردویت ئێستا بەڕاکردنەتم لەو بەر سێچوا هێلکێنم بۆ دەکەم بە هێلکەڕۆنی یەم و باشە؟ وەرە واز لێکە بێنە منەوانم ناوێ چی و بەسەر هاتووە؟ هیچم بەسەر نەهاتووە تۆ بە سەگ سەرمە بە گەرمە بە ناخۆشی بەخۆشی لەگەڵ مابوویت و خزمەتێک کردوم با منیش تۆزە خزمەتێکم ڕۆحەکەم. ئەوە چیەکەی؟ ژنەکە ئاخر تۆ بۆ هاتی هاژەهاژی ئەو گەسکە ئیزعاج دەکە منیش پێم ناخۆش ها؟ چی بەسەر هاتۆ پیاوەکە؟ هیچ نییە ماڵەکە بۆ پاکەموانێ دەبلیچەکەم پاکردەوە یەک تای تام گرتووە لەو حەمامەیە هەڵ خلیسکام خەریب و بەلوعەکەم چێ بە شوێنێکمە. تۆ بڵشێ دەکەی دەتۆ بە ئەمە ئیزعاجم نەکات سەوتی زۆر ناخۆشە بڕۆ باخچەکە دانیشە گوێ لە کلیپێ بگرێسە قاوەیەکی جوانیشە بۆی هەنم بە قوربانێ بم شەتێ کردم. خوا بەخێر بێی سەر چاو لە تاوە تەلەفۆنم بۆ تۆ کردومە پەنابێنمە بەر تۆ لەو شتانە ئەزانی بە ساقم بزانە حلم بۆ ناکەی چی بۆ ڕێوازخان ئەڕۆ چی نەبووە ئەم پیاوان پێشوتە نییە نەڕێ حەو گەڕک ئەڕۆشت لێ ئەیام جلێ پێم ئیتی نازم زۆ خراپبوو بەڵام ئێستا نازانم ئەمە چێژ لێنێ ماڵم بۆ پاکات هەوانێ گۆرانی بۆڵێ شعر بەسەر ماهەڵەیە نازانم محلەکەم لای توێ بە قوربانە بفریام بکەوە ئەمە کاک ڕەمەزان واکە ڕەمەزان خوا لە ناوی بەرێ مناڵی گەڕک زەلالەتی بوو پێشووتر بەدەستێ بماسی حەڕاوێ نەرەڵ حەیام چ بوو لە گەڕەکە بە قوربانە بە محلێکم بۆ بدۆزەرەوانێت بڵێ بە تەمای ئەوە نەبێ ژنی دووەمە بەسەرابێنێت چی؟ ژنی دووەم ئەیە ڕۆ دینارێ لە گیرفانیانیە و ناتوانێ من بەخێو کاژنی دووەمی چی؟ نازانم وڵای تۆسە بابەتەکە نەوعەکە ئەی بە تەمانی ئاڵتونەکانە پێ بفرۆشێت نە من بۆی نافرۆشم ئەی نازانم سەیرە حلم لای ئەگەر هەموو ئەم ڕوا بوو بۆ نایبێ بۆ سۆزی دەرونیەکە ئەڕۆی کە کارەباکەی دێن خۆریتر شک دەبێ بەدەستشکم بەوە ئەی ڕۆ ئەمرێ مامۆستا بەخێر بیت گەورە و کردین یاخوا بەخێر بیت ئەمە ئێستا لێم نا ئەم چایە بەڵام چی چایەک دەمی کێشاوە بە حێل لێم ناوە مناڵەکان چۆن باشن شکور باش یاخوا بەخێر بێت حەزەکەم ڕۆژی گەورەمان کە لەگەڵ کاگاراما بێن بەخوا سەرروپەیەک تام بووەکەم دەست و دەمی پێوە بخورێت ڕەزە ڕیزۆ ئەوە خەسالەکەم داگەسان و جلەکانم هەموو تێکرد شروعاڵقی باوکیشتم تێکرد بە ڕوخسەتی خۆت چای مناڵەکان ماجەکەم یاخوا بەخێر بی سەر چا بەڕاستەواو نییە جاران گۆرەکەی بۆ گەنیەکەری ئێستا خۆی ئەو توارەکانی خۆی جلوشتە شووا بەخوا هەلێکەم بۆ بدەزۆرە بە ساقم ناری خانگیان فریام کەوە ئەی نازانم حاڵەتەکەی ئەم زۆر شازە چی بکەم بە قوربان ناری خانگیان هەلێکم بۆ بدۆزەرەوانیە دۆزیمەوە بیبە بۆ لای دکتۆری دەرونی داینێ تۆ داینێە چۆنی دەزانی گۆزاکەی هەڵگەیات یاکساری بۆکانی چییە ئەم جارە خەریکی چیت؟ یەک تەپسی بووە کەم ژنەکە ها ئەڵی برازای کالیارە دەست و دەمی پێوە بخوری حەقە نەبێت ئەزانم سڕیم خزمەتی تۆ لە چیایە ئەرێ ژنەکە سڕی چی و شتی چی وتم ئەم مانگە بێ ئیشیم با نەختێ خزمەتە بکەم عەزێتە زۆر کێشاوە خزمەتی منە زۆر کردووە تۆزە حەقی بۆ بکەمەوە نە ئەتێ ئاڵتونەکانێ بۆ بفرۆشم بۆ نافرۆشم
ئەرێ ژنەکە من ئاڵتوونی تۆم بۆ چییە بەس تێ بگەم من ئەی ئەتێ دایکی بێنی تێرە ئەی دایکم لای براکەم نییە بەخوا ژنەکەی ئەینەن دایکی خۆی خزمەتێکە ئەو تۆ بەجددیتە دەکەوەتە باوکە دێنی تێرە ئەرێ باوکم ساڵ زیاترە مردووە ئەرێ دەشێتم مەکە چی دەوێتەوە چی مەوێت نیازێ ژن بێنی کەواتە ژنی خەریکە ناخۆشیەکەی ها تااقەتم چوو لێت وەڵڵا ئەرێ ژنەکە تۆزە کەزیکە لەگەڵ تۆمە دەماغسەس کەزیکە چی ئۆخێنم کەزیکە شێتمەکە ئەی چێ قابلە من نیم ئەیچێم ئەرێ وی چی دەهەسە دەبڕ لە ئاچوەدا هەستە شێتێکردم دەبڕە نارنگیان سپاس بۆ خۆ گوزارە لاتە توانی دەک بەرزەکاتەوە تووڕا بێتی چۆن نارنگیان ئەو قسەکەی چێکەی چەتیو گلێ خواحبس جۆ بگرە هەرچی جن هەیە دام ناوە خوام لەو خوای 5 دقەی تر هەر هەمووی ئوتو نەکرابێ هەموو سەر و چاوە تەقێنم